دووبارە سڵاوتان لەبێت لە تۆری دووەمی بەرنامەی تایەک لەسەر ئەو کێشەیە دەوەستین کە بۆ موچەی فەرمانبەران دروست بووە لە سنووری سلێمانی و ئیداری گەرمیاندا. هۆکارێکی بۆ چییە؟ بۆچی ماوەیەکە سنووری ئیداری سلێمانی کێشەی کەمی داهاتی هەیە؟ داهاتەکان چۆن کۆ دەکرێتەوە؟ حکومەتی هەرێمی کوردستان لەکوێی چارەسەری ئەم کێشەیەدایە و چۆن دەکرێت چارەسەری کێشەی موچە خۆران بکرێت بە شێوازێکی هەم قانونی و بە شێوازێکی گشتگیر و گونجاو بۆ موچە و بۆ فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز ئارا ئیبراهیم وەکو ئابووری ناس لێرە میوانێ مێ گفتوگوی بابەتەکەی لەگەڵدا دەکەین. کاک ئارا زۆر سپاس بۆ ئامادەماندوونەبی. ئەو کێشەیە چی بوو کامڕۆ بۆ موچەی فەرمانبەران لە سلێمانی و ئیداری گەرمیاندا دروست بووە؟ دیارە ئێمە وەکو ڕۆژنامەنووسانی ئابووری ئەوەندەی ئاگادار بین لە ساڵی ڕابردوودا قوبات تاڵەبانی واتە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت پێگەیەکی شەفافەتیان ڕاگەیان بۆ داهاتی نانەوتی لە سنووری سلێمانی ئیداری ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجە. ماگانە ئەم داهاتانە ئەعلانەکرێت لەوێ دەخرێتە ڕوو. باشە سلێمانی بە دەرکەوت کە ماگانە لە نێوان 7 تا 8 ملیار دینار یان هەندێ مانگ کەمتر لە 7 ملیار دینار داهاتی هەیە. بەڵام ئەم داهاتانە ئەگەر بچینە ناو وێبسایتەکەەوە ڕوون ئەبێتەوە کە هەمووی نەختینە نییە، هەمووی کاژ نییە بۆی کە حکومەت یاخود ئیدارەی سلێمانی تەمویلی بەشێک لە موچەی پێ بکات. وەزارەتی دارایی حکومەتی هەرێم ماگانە بڕێک پارە ئەنێرە بۆ سلێمانی بۆ دابینکردنی موچە. بڕەکە تقریبان ئەچێتە 280 ملیار دینارێک. باشە بەڵام داهاتی بە سلێوکری سلێمانی 7 بۆ 8 ئەگەر ببووری بۆ موچە سنووری سلێمانی پێویستی بە 365 ملیار دینارە. باشە حکومەتی هەرێم واتە وەزارەتی دارایی 280 ملیار دینارێک دەنێرێ، واتە نەقسی 80 بۆ 85 ملیار دیناری تەمویلی موچە هەیە. بێجگە لەمە پارێزگای سلێمانی ماگانە پێویستی بە 35 تا 40 ملیار دینارە بۆ خەرجی پێداویستی فەرمانگە تەندروستیەکان، شارەوانی، کۆکردنەوەی خۆڵ و خاشاک، نەخۆشخانەکان، بەندینخانەکان، هەموو ئەمانە خەرجی خۆی هەیە. حکومەتی هەرێمی کوردستان هیچ بڕەپارەیەک نانێرێت بۆ فەرمانگە حکومەکان، بەڵکو لە داهاتی ناوخۆی سلێمانی باشە هەموو ئەم خەرجیانە بۆ ئەم خزمەتگوزاریانە دابین نەکرێت. گرفتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە ئێمە خوێندنەوەمان بۆ کردووە، ئەوەی کە من بۆ خۆم لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی تیمی یەکێتی لە حکومەتی هەرێم ئەوانەی کە مستەشارن گفتوگۆمان کردووە، بۆمان ڕوون ئەبێتەوە کە کورتێنانێکی دارایی هەیە کە زیاتر لە ساڵێکە ئەم کورتێنانی داراییە هەیە. واتە بە تەواوەتی ئەگەر ڕوون بێتەوە لە دوای ساڵێک لە کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان تیمی یەکێتی بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی ئەمەیان بە مەسعود بارزانی و تیمی پارتی وتووە باشە کە سلێمانی کورتێنانی دارایی هەیە فەرموون چارەسەریکە. ئەم کورتێنانە هۆکارەکەی بۆشی دەگەڕێتەوە داهاتی سلێمانی بەش ناکە یان بە شێوەیەکی گونجاو کۆ ناکرێتەوە. دیارە ئێمە حکومەتی هەرێمی کوردستان تا ئەو ڕۆژەی هەناردەی نەوت ڕاگیرا، یعنی تاوەکو ئەو وادەیە هەرێمی کوردستان پشتی بە داهاتی نەوتە بەس بۆ دابینکردنی موچە. هەمومان دەزانین لە هەرێمی کوردستانە بەداخەوە پرۆسەی نەوت هیچ شەفافیەتێکی تێدا نییە. لە ڕێگەی کۆمپانیای دیلۆتەوە حکومەتی هەرێم بەشێک لە داهاتی نەوت ئەعلانەکات، بەڵام تێچوو خەرجیەکان ڕوونکردنەوەی تێدا نییە کە بۆچی ئەچێ و لە پێناوی چیدا خەرجەکرێ. و تەنانەت ئەو داهاتەی کە لە نەوتی هەرێمی کوردستانەوە دەسەکەوێ لە 48 دەمێنێتەوە بۆ حکومەتی هەرێم، 51 بۆ 52 ئەڕوا بۆ شەریکاتی نەوت بۆ خەرجی تێچووی نەوت. باشە ئەم 48شی بە تەواوەتی نایەتەوە بۆ وەزارەتی دارایی بۆی تەمویلی موچەی پێ بکات، بۆی تەمویلی پرۆژەکانی پێ بکات. بەشێکی لەوەش دیار نامێنێ و تیمی یەکێتی بەشێکی زۆری لەم پرسە نیگەرانن، یعنی پێیان وایە کە ناشەفافیەتێک هەیە لە مەسلەی داهاتی نەوتا کە تا ئەو ڕۆژەی کە هەناردەی نەوتە بوو تا ئەو ڕێکەوتنە لە بینی هەرێم و بەغدا کرا کە هەناردەی نەوت ڕاگیرا. بۆیە لەو کاتەوە کورتێنانی دارایی هەیە. بەردەوام ئەوەندەی کە ئێمە ئاگادار بین پەرلەمانتارەکانی کوردستان و تیمی یەکێتی باسییان لەوە کردووە کە کورتێنانی دارایی هەیە پێویستە چارەسەر بکرێت، بەڵام کابینەی نوێم پێی وایە کە ئیدارەی سلێمانی عەفویان سنووری سلێمانی پارێزگای سلێمانی و گەرمیان و هەڵەبجە داهاتی ناوخۆیی زیاترە لەو بڕێکی ئەعلانەکرێ. بۆیە قوبات تاڵەبانی هەستا لە مانگی 7 ساڵی ڕابردوودا پێگەی شەفافیەتی ئەعلان کرد کە داهاتە نانەوتیەکان تێدا دەخرێتە ڕوو
وتی فەرمونون ئێوەش داهاتە نانەوتەکانتان بخەنە ڕوو ئەوە داهاتی نانەوتی سلێمانیە و کەچیتە ناو پێگەکەشەوە بەشێکی زۆر لە بەرپرسانی حکوومەتی هەرێم لە تیمی پارتی لە تیمی گۆڕان کە لە ناو حکوومەتان لە ڕێگەی ئەپی مۆبایلەکەیانەوە داهاتە نانەوتەکانیان پێدەگات. بۆیە پێویستە ئەمە لە ڕووی سیاسیەوە پێش ڕوە ئابوورێکە ئەم کێشەی لە بینی یەکێتی و پارتیدا چارەسەر بکرێ واتە لەسەر ئاستی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی بێن دابنیشن کورتێنانی دارایی لە سلێمانی هەیە حکوومەتی هەرێم دەتوانێت چارەسەریکە بەڵام مەبەستی سیاسی هەیە واتە گرفتێکی سیاسی هەیە هەست بە تەسعیدێک ئەکرێت لە ئێستادا لە نێوان یەکێتی و پارتیا بە تایبەتی پێویستە چارەسەر بکرێت. بەڵێ ئێمە بۆ خۆمان پێمان وایە وەکو ئابووری ناسان پێمان وایە هەچ کاتی ئارامی سیاسی هەبێت دۆخی دارایی لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی لە هەولێر لە دووهۆک لە هەموو ناوچەکان هەرێمی کوردستان باش ئەبێ بەڵام ئەگە دۆخی سیاسی نائارام بێ بە تایبەتی پەیوەندەکانی یەکێتی و پارتی بگاتە تەسعید خراپ بێت ئەو کاتە نائارامی دروستە بێ وە گرفت دروستە بێت لەوەی کە بەشێک لە سەرمایهداران لە بەڵێندەران ڕەنگە ئەو ناوچانە بەجێ بێڵن یان بترسن لەوەی کە سەرمایەکەشیان بخەنە ڕوو بۆیە پێویستە یەکێتی و پارتی پێکەوە دابنیشن دوورکەونەوە لە تەسعید بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان. باشە کاک ئارا دیارە بەس لە داهاتەکان کرد کە پارێزگای سلێمانی موچی پێدابین دەکا داهاتە نانەوتیەکانی سنووری ئیداری سلێمانی و گەرمیان و هەڵەبجە چەندە کە لەم پارێزگایە بۆ موچە و بۆ پێداویستیایی ناخۆدابی نەکرێت. بەڵێ ئەوەی کە من بینیم مانگی ڕابردوو نزیکەی 79 ملیار دینار داهاتی نانەوتی سلێمانی هەبووە بەڵام ئەم 79 ملیار دینارە هەمووی کاژ نییە واتە بەشێکی چەکە حکوومەتی هەرێمی کوردستان لە پێشترە چەکی یاوە بە بەڵێندەر بە مقاولین باشە واتە نەختینە نییە کاژ بێ بەدەست حکوومەتی هەرێمەوە بەدەست دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمەوە بۆی موچەی بێدابین بکات تەنها لەسەر وەرەقەیەکە و چەکە کە ئەڵێ ئەمە تۆ 10 ملیارت هەیە داهات باشە ئەمە حکوومەتی هەرێم یاخود ئیداری سلێمانی ئیسفادە لەم پارەی چەکە ناکات ئەوەی کە نەختینێ ئەکەوێتە بەردەستی واتاوەی بەردەستە چۆن بۆ منم پارەیەکەم بە تۆ پارەکە لە دەستایە باشە هەتا ئەم پارەیە بەم شێوەیە بێت دێکی ئەگەر بۆ منە نەختینەی کەم بێ کوتێنانی دارایی سلێمانی زیاتر ئەبێ ئەم مانگە واتە ئەمڕۆ کە 19 نیسانە داهاتی سلێمانی بە کۆی گشتی 53 ملیارە بەڵام نزیکەی 32 ملیاری کاشە واتە گرفتەکە ئەوەیە کە داهاتی ناوخۆی سلێمانیش بەشێکی هێشتا کۆ نەکراوەتەوە و ئەوەشی کە کۆ کراوەتەوە بەشێکی چەکە و مەقاسەیە ناتوانێت تەمویلی موچەی پێ بکرێت بۆیە پێویستە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێم لەوە تێبگەن کە ئەم کورتێنانە ماوەیەکی زۆرە بەردەوامە و بەشێک لە نیگەرانەکانی تیمیەکێتی کە دابڕان لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران کە پێم وابێت نزیکەی 6 مانگێک ئەبێت ئەوەیە کە ئابۆڵقەیەکی دارایی خراوەتە سەر سلێمانی بە تایبەتی لە دابینکردنی موچەدا باشە کە تا ئێستا چارەسەر نەکراوە یعنی قوبا تاڵەبانی و تیمیەکێتی ئەیانێت دۆخی دارایی سلێمانی باشترکەن لەگەڵ ئەوەی کە لە سلێمانی وەزارەتی دارایی تەمویلی تەواوی موچە ناکات باشە حکوومەتی هەرێم و بە تایبەتی سەرۆکی حکوومەت هیچ بڕەپارەیەک بۆ پرۆژەکانی سلێمانی نانێرێ تو ئەگەر دیقەت بەی پرۆژەی شەقامی سەدمەتی سلێمانی باشە بۆچی پرۆسەکە خاوە و کەم ئیشی تیاکرێ لەبەرەوەی ئەو کۆمپانیایی جێبەجێکار پارەی تەواوی پرۆژەکەی وەرنەگرتووە کە لە سەداچەنی تەواو کردو پێویستە لە سەدا ئەوەندەی پارەکەی پێ بدرێ ئەوەتە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەشێک لە زەوی نایابی سلێمانی ئەفرۆشێ بۆی تەمویلی ئەو پرۆژەی پێ بکە چۆن ئەبێ حکوومەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی خۆیان لەم بەرپرسیارەتیە گەورەیە بدزنەوەکە شەقامێکی 100 مەتری دی لە سلێمانی دەیکەیتەوە لە بەرامبەر ئەوەیە شەقامی 150 مەتری 120 مەتری و باز لە شەقامی 200 مەتری دەکرێت لە هەولێر ئامادەنی تەمویلی پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی بکەیت ئەی کەواتە تۆ چۆن ئەتوانی بڵێ من جیاوازی ناکەم لە بینی سلێمانی و هەولێر و دووهۆکە دووبارە هەڵدەدرێت لە ڕێگەی داهاتی ناوخۆی سنووری پارێزگای سلێمانی شەقامی 100 مەتریش تەواو بکرێت بەشێک لە پرۆژەکانی سلێمانی لەو داهاتە ناوخۆیی سلێمانی ئەگەر کەمیش بێ ینی ئەگەر 500 میلیۆن دیناریش بێ دابین کراوە بەڵام ناکرێت بەڕاستی ئەمە بەردەوام بێت
پێویستە پارتی و یەکێتی ئەم کێشەیە چارەسەکەن لە ئاستی سیاسی و پێویست بەوە ئەکات بە بڕوای من حکومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم بە تایبەتی بەرپرسیارەتی گەورە لەسەر شانی سەرۆکایەتی هەرێمە کە ئەم تەسعیدەی لە بینی یەکێتی و پارتیە هەیە چارەسەری بکات. باشە کاک ئارە ئێستا ئەم مانگە کە کورتێنان دروست بۆ بۆچی موچەخۆران لە سلێمانی و لە گەرمیانە بڕی کورتێنانەکە چەنە؟ بەڵێ وەک باسم کرد داهاتی سلێمانی ئەوەی کە لەم ماوەیە کۆکراوەتەوە 32 ملیار کۆکراوەتەوە باشە وەزارەتی داراییش ئەبێ 280 ملیار دینار بنێرێ بۆ موچە 280 بۆ 290 ملیار دینار بنێرێ. من بۆ خۆم لەگەڵ بەرپرسانی بانکی سلێمانی گفتوگۆم کردووە داوایان لێکردوون کە سلێمانی 180 ملیار دینار تەمویلی موچەی ئەم مانگە بکات لەبەرەوەی مانگی پێشوو کورتێنان هەبووە لە داهاتی نەوتی هەرێمی کوردستانە داوایان کردووە لە سلێمانی ئەمە پڕ بکرێتەوە. سلێمانی خۆی کوتێنانی دارایی هەیە مانگانە 35 بۆ 40 ملیار دینار کوتێنانی دارایی هەیە باشە ئەمەشی هاتۆتە سەر بۆیە سیستێک بەدی ئەکرێت لە دابشکردنی موچەدا بەڵام ئەوە ناگەێنێت کە ئەبێت بڵین بەرپرسانی سلێمانی بێخەم بن لە چارەسەرکردنی ئەم مۆزوعە بەڕاستی ئەبێ بەجددی لایەنی پەیوەندیدار و خەڵکانی شارەزا و لە ئاستی باڵای هەرێمی کوردستانە گفتوگۆ بکرێت بۆ چارەسەرکردنی ئەم مۆزوعە چونکە ئێستا ئەم مانگە یعنی ئەگەر بەم شێوەیە بڕوا وەزارەتی دارایی ئەوەی کە بەرپرسانی بانکی و ئیداری سلێمانی بۆ ئێمەیان باس کردووە کورتێنانێکی زۆر هەیە لە دابشکردنی موچەدا بۆیە سستی هەیە لە دابشکردنی موچەی فەرمانبەرانی سلێمانیە بەڵام وەزارەتی دارایی دەڵێت ئێمە بەشێک لە پارەکەمان نردووە بۆ سلێمانی باشە و پێویستە سلێمانی لە داهاتی ناوخۆی خۆی تەمویلی موچە بکات سلێمانی ئەڵێ من کورتێنانم هەیە ناتوانم بۆیە پێویستەکە لە ئاستی باڵایە ئەم پرسە چارەسەر بکرێت چونکە دۆخی دارایی ئەگەر بەم شێوەیە بێ هەم جوڵەی بازار سست ئەبێکە وەکو ئێستا ئەیبینین چونکە کە جوڵەی بازار سست بوو هاوڵاتیان نە ئەچن بۆ نمونە خانوویەکە کڕێن نە ئەچن یەکەیەکە کڕێن نە ئەچێ ئۆتۆمبیلەکەی ئەگۆڕێ کەواتە کە جوڵەی بازار نەبوو ئارامی با بڵین دارایی نابێت خەڵک دەست بۆ پارێوێ ئەگرێت کە مانگانە دەستی ناتوانێت لە ناوخۆدا بەگەڕ ناخرێتەوە ئەما کەمە دواپرسیار کاک ئارە ئێستا ڕۆژی دارایی هەرێمی کوردستان چۆنە لەبارە بۆ ئەوی کە تاوی پارێزگاکان بە شێوەیەکی گونجاو ئاوریان لێ بدرێتەوە بژانەوە بۆ خۆیانەوە ببینن بەڵێ دیارە دوای ئەو ڕێککەوتنی کە لە بینی هەرێم و عێراقدا کراوە لەسەر پرسی بودجەی پرۆژە بودجەی 2023 و 2024 و 2025 ومێدێک هەیە کە چارەسەری کێشە داراییەکان لە نێوان هەرێم و بەغدادا بکرێت بە تایبەتی دوای ڕادستکردنی نەوتی هەرێمی کوردستان بە کۆمپانیای سۆمۆی نیشتیمانی عێراقی کە ئیتر لەمەوە دووە کۆمپانیای سۆمۆ داهاتی نەوت وەردەگرێت نەک حکومەتی هەرێم و ئەم داهاتە بە دینار دەداتەوە بە حکومەتی هەرێم نەک بە دۆلار و ئەم دینارش ئەبێ بۆ تەمویلکردنی پرۆژەکان و بۆ تەمویلکردنی موچە بەکاربێنرێ کە بەپێی پرۆژە یاسای بودجەی 2023 و 2024 و 2025 لە سایە 12.67 پشکی بودجە بۆ هەرێمی کوردستانە کە مانگانە زیاتر لە تریلیۆنێک و 300 ملیار دینار ئەگەر ڕێکەوتنەکە بوارەتە جێبەجێکردنەوە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانایە و ئەمە وا ئەکات دۆخی دارایی هەرێمی کوردستان باش بێت و خەڵک نەترسێت لەوەی کە ماوەیەک تەسعیدێک دروستە بێت لە بینی یەکێتی و پارتی ومێد ئەەکەین کە لە ئاستی باڵای ئەم کێشانە چارەسەر بێ و ڕێکەوتنەکەی هەرێم و عێراقیش بێتە هەوێنی ئەوەی کە جوڵەی ئابووری گەشەپێدانی ئابووری لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە سلێمانیدا دروست بێ و من داوایەکیشم هەیە لە بەرپرسانی ئیداری سلێمانی و ئەوانەی کە لە سلێمانیا خەمخۆر و دڵسۆزن گفتوگۆ لەگەڵ سەرمایەدار و بەڵێندەران و مقاولی نابکەن هەموو ئەوانەی کە دڵسۆزی ئەم شارن ئەیانەیە ئەم شارە ئاوەدان بکەنەوە بەڵام پێویستیان بە دەستگیرۆی هەیە پێویستیان بە هاوکاری هەیە و پێویستیان بەوەی کە کار ئاسانیان بۆ بکرێت لە مامەڵە بازرگانیەکانیاندا بۆیە ناکرێت پشت بکرێتە سەرمایەدار بەڵێندەرین و مقاولین و بەڵێندەران لە هەرێمی کوردستانە و بە تایبەتی لە سلێمانی بەشێکی زۆریان پاریان لای حکومەتی هەرێمە بۆیە گرنگە بەرپرسانی حکومەتی هەرێم و لە پێشەوە ئەندامانی پەرلەمانی کوردستان فشار لە حکومەت بکەن
دوای ئەم ڕێکەوتنە پارەی مقاولین بدرێتەوە بۆی پرۆژەکان دەست پێ بکەرێتەوە چونکە بە بۆنەی دەستپێکردنەوەی پرۆژەکانەوە سەدان هەلیکار لە هەرێمی کوردستاندا دروست دەبێت دۆخی ئابووری هەرێمی کوردستانیش باشە بێت. بەڕێز ئارای براهیم ئابووری ناس تۆ سپاس بۆ ئامادەبوونت کاگارە ماندوو نەبیت خۆشەویستان.